هیچ کاتێک ڕوویداوە کە کەیسێک هەبێ لە بەردەمتان ئەو کەسێک کە دادوەر بەزەی بێتەوە بۆ کەسێک کە تاوانەکەی ئەنجام داوە سزاکەی سووب بکات و کەسی تاوان لێکرا و سکاڵا تۆمار بکات لەسەر دادگا و دادوەر بەڵێ هەبوو ڕوویداوە حاڵەتی وا زۆرە چونکە عرب قسەیەکیان هەیە دەڵێن نصف المجتمع أعداء الحكام لو أنصفوا ئەو کەسانە ئەگە بە ئینساف بزولێنەوە ئەو زان نیوەیان دژی نیوەی کۆمەلگا دژی حاکمەکانە چونکە ئێمە دوو تەرەفمان هەیە هیچ کاتێک نەبووە هەردوو تەرەفی دەعوا لە محکەمە ڕازی بیتن بەدایم کە حکمێک دەرچووە بڕیارێک دەرچووە لایەکێ پێی خۆش بە لایەکەیت کە کەم وەیە هەردوو لا پێی خۆش بیت لەبەر هەندێ ئەو کەسەی کە دۆڕایە یان حکمەکە بە دڵیوی نەبووە دەچی سکاڵا لە دژی دادوەر تۆمار دەکا دەچی لە سەرپەرشتیاری دادوەریمان هەیە ئشراف قەزایی لە لاوی شکایەت دەکا دەستەکن لای سەرۆشی دادگای تەمیز شکایەت دەکا سکاڵا دەنووسیتن بە هەموو شێوێک هەوڵ دەداتن دەڕێ ئەوە وا بوات ئەوانیش خۆی بزانە بڕیاری دادگا ڕاست یەکلاکەرەوەی بەڵام فلتەری تر هەیە دادگای لە من بەرزتر هەیە من هەرچ کاتێک ئێستا دادوەری لێکۆڵنەوە هەر بڕیارێک دەربکاتن ئەوانەی پێڕازی نییە لە بۆیان هەیە بچن لە ماوەی 30 ڕۆژ تانە لەو بڕیارەی دادگا بدەن لە چێ لە دادگای تاوان بە سیفەتی تەمیزی و هەروەها لە دادگای کەتن هەر کەسێک حکم دژی دەرکرابیان حکومەکە لە مەسلحەتی وی نەبی لە بۆی هەیە لە دادگای ئیستئیناف تەمیز بکاتەوە دادگای تاوان بڕیارێکی دەرکرد تو ڕاد لێ نەبوو لە بڕیارەکەی ئایا حکمێکی زۆری لە بۆ دەرکردی تاوانبارەکە دەتوانیتن تەمیز بکاتەوە هەروە داواکاری گشتیش دەبوو هەیە تەمیز بکاتەوە چونکە داواکاری گشتیمان هەیە لە دادگایەکان ئەو داواکاری گشتیە ئەگە تەمەشا بکەی مراقبەی مەشروعیەتی قانونن لە بۆ دەکاتن بزانی ئەو قەرارانەی دادگا دەری دەکاتن قەراراتی ڕێک و پێکن ڕاستن یان نا ڕۆڵێکی زۆر گرنگی هەیە داواکاری گشتی هیچ دادگاییەکیش پێک نایە بەبێ ئەوەی داواکاری گشتی ئامادە بیتن بە پێی یاسای داواکاری گشتی لەبەر هەندێک ئەوانش لە بۆیان تانە لە قەرارەکانی دادگا لێ ئەمە چەند مەرحەلەیەکی تەقاضیمان هەیە واتە کە حکومەکە دەرچوو تەواو نییە ئەوە بڵێ دەستی لێ بشۆ و خلاص تەمیزکردنت هەیە لە هەر حکمێک دەرچی لە محکەمەیان هەر قەرارێک دەرچی لە حاکمی تحقیق و ئەوانە لایەنەکان لە بۆیان هەیە تانەی لێ بدەن بەڵێ زۆر باشە بابێ مەسەر ئەو پرسیارە ئایا گفتوگۆکردنی پارێزەر و دادوەر لە دەرەوەی هۆڵی دادگا کە بڕیارە لەسەر کێشەیەک گفتوگۆ من خۆم کە دادوەر بوویمە ڕۆژێک لە ڕۆژان دەمێ بپرسم سەرپێچیە نابیت نابێتە سەرپێچی نابی قسەی ئەتیادی چاک و چۆنی و سەلام بەس ئەمن هەتا دادوەر بووم ئیسعدادم نەبوو ڕۆژێک لە ڕۆژان نزیکترین برادرم کە پارێزەراتی کردیە لەگەڵی پیاسە چش بکەم یان لەگەڵی دانیشم هەتا گومان نەکەوتە سەر قەرارەکان و یاخود تەسیر لە بڕیارەکانم نەبیت هەموو پارێزەرە بەڕێزەکان دەزانن هەموویان وەک برای خۆم وەک کوڕ خۆم تەمەشا کردیە بەڵام بە هیچ شێوێک ئێستا ئیسعدادم نییە یعنی ئێستا پاشەوەی کە خانەنشین بوومە بڕیارم لە دەست نییە وەڵا لەگە پارێزەرەکان سەفەریش دەکەم برادراتیش دەکەم بەڵام کاتی لە وەزیفە بووم نە شتم نەبوو لەبەرەوەی گومان دروست بەڵێ